الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان لە زنجیرە باسی ڕوونتردا بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی فێربوونی زانستە شەرعیەکان. هەر یەکێک لە ئێمە پێویستە لە ژیانی ڕۆژانەیدا خۆی شارەزا بکە لە بابەتە فیقهی و شەرعیەکان کە لە بواری عیبادەت و معاملاتە خۆی دەبینێتەوە. زانست لە کوردستاندا لە دێر زەمانەوە لە ڕێگەی حوجرەی مزگەوت و حوجرەی تەکیە و خانەخاکانەوە گەیشتووە بە ئێمەی موسڵمان. سەرەتایی و ناوەندی و ئامادەیی و زانکۆ لە ناو حوجرەی فەقیەکانی مزگەوتە ڕەنگی داوەتەوە. خوێندکار سەرەتا پێی وتراوە فەقیی مزگەوت و لە ڕێی ئەوانەوە زانستە شەرعیەکان وتراونەوە لەلایەن مامۆستای پسپۆڕەوە کە خۆبەخش بووە. مامۆستایانی مزگەوت جگە لەوەی وتاربێژ بوون وانەبێژیش بوون، بەڵام وانەبێژێکی خۆبەخش تەقاوتی و خانە نشینبوونیان نەبووە. زاتێکی وەکو شێخ عەبدوڵڵای خەرپانی لە خەرپانی لای هەڵەبجە 75 ساڵی ژیانی مودەڕیسی مزگەوت بووە. 75 ساڵ لەسەر یەک. تەنانەت لە ژیاننامەی مامۆستای شێخی خەرپانیدا هاتووە دەفەرمێ کەسێک دەرسی متەوەلی لا خوێندووە، متەوەل ئاخر کتێبەکانی مەلایەتی لە علومی بەلاغەدا. دواتر ئەم کوڕە چۆ ژنی هێناوە، مناڵی بووە، مناڵەکەشی بووەتە فەقێ و گەیشتوتەوە هەمان مادەی دەرسی مەلایەتی، چۆتەوە هەمان حوجرە مامۆستا هێشتا هەر لەوێ دەرسی وتوێتەوە. ئەویش چۆ ژنی هێناوە، ئەویش مناڵی بووە، مناڵی ئەویش گەیشتوتەوە ئاخر خوێندنەکانی مەلایەتی و چۆتەوە خزمەت مامۆستا، مامۆستا هێستا لەوێ دەرس دەڵێتەوە. 75 دانە ساڵ بەبێ موچە، بەبێ معاش، بەبێ پاداش شتێک لە خەڵک لە یەک ژوورێکی حوجرەیەکی فەقیهایەتی مزگەوتە علومە شەرعیەکان وتراونەوە. قورئانی پیرۆز ئاماژەی بەوە کردووە کە فێربوونی زانستە شەرعیەکان زۆر گرنگە. دەفەرمێ وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. كاتي خۆی لە زمانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خەڵک ئەوەندە حەزی بە بەشداریکردنی جیهادی فی سەبیل الله و دیفاعکردن لە سنوورەکانی ئیسلام هەبوو بۆ ئەوەی کەوا سنووری ئیسلام فراوان بێ و دەوڵەتی مەدەنی لە مەدینە پارێزراو بێ کە باسی جیهاد دەکرا و هەموو شمشێرەکانیان بەرز دەکردەوە تێکڕا خەڵکەکە دەڕۆی. بەڵام خوای پەروەردگار فەرمووی ئەم کارە هەڵەیە، نابێ هەموو کەس هەر چەکدار بێ و بڕوا دیفاع بکا و هێزی چەکدار بێ. خوای گەورە لەم ئاەتە قورئانیەدا کارەکانی دابەش کرد. فەرمووی دەبێ هێزی چەکدار بۆ دیفاع لە دەوڵەت بریتی بێت لە هێزێکی منەظەم لەژێر فەرماندەیی هێزێکی چەکداری تۆکمەدا. ئەمجا بڕۆن سنوورەکانی دەوڵەت بپارێزن و مەترسیەکانی لەسەر دوور خەنەوە. چونکە ئەگەر هەموو خەڵک چەکدار بێ یان هەموو خەڵک خۆبەخشی چەکدار بێ ئەوە فەوزا دروست دەبێ، ئەوە دیفاعیش لە وڵات ناکرێەوە، ئەو جێشە نیزامی نابێ. ئەو قورئانەی ئێمە هەموو شتێکی تێدایە. خوا فەرمووی ئەوە زەرەر لە بواری ئابووری دەدا، ئەی چێ بازرگانی بکە، چێ دوکانداری بکە. خوای گەورە فەرمووی ئەگەر کۆمەڵە خەڵک چەکداری دەکەن و دیفاع لە سنوورەکان دەکەن، مسلمانان دەپارێزن و خاک و خەڵک دەپارێزن لە دوژمنان و ناحەزانی دین و ژین، ئەبێ کۆمەڵە خەڵکێکیش دانیشن فێری زانستە شەرعیەکان بن، لە علومی شەرعی شارەزا بن، بۆ ئەوەی قەومەکەی خۆیان ئامۆژگاری بکەن و بیان ترسێنن لەوەی کەوا تووشی لاڕێبوون و بێشەرعی بن. کەواتە بۆ کەسێک کە زیرەکە توانای خوێندنی هەیە، فێربوونی زانستە شەرعیەکان وەکو جیهادی فی سەبیل الله وایە، ئەوەندە کارێکی گەورەیە. ئەگەر جیهادیش بە پێی شەرع نەکرێ ئەبێتە تیرۆر. چاولێ خوا لەگەڵ جیهادی فی سەبیل اللهدا باسی علومی شەرعی کرد. ئەگەر جیهادی فی سەبیل الله بە پێی علومە شەرعیەکان نەکرێ، بە پێی بنەما فیقهی و شەرعیەکان نەکرێ، هەر کەسە لە خۆ چەک دەست داتێ و لا ئیلاهە ئیلا اللهیەک بەرز کاتەوە و قومبەلەیەک بتەقێنێ، ئەوە دەبێتە تیرۆر، ئەوە لە جیهاد دەردەچێ وەکو ئەمڕۆ وای لێ هاتووە. وە جیهادی فی سەبیل الله دەبێت لە چوارچێوەی علومی شەرعیدا بەڕێوە بچێ و ئەوجا دیفاع لە خاک و خەڵکی مسلمانان بکرێ. میلەت ئەگەر هوشیار نەبێ بە زانستی شەرعی و بە بیری قیامەت، دەبێتە جاسووسی وڵاتان. تۆ بە هەموو وڵاتەکەت سوپایەکی تۆکمە بێ، ئەگەر لە ناوەوە جاسووس و خۆفرۆشە بوو ئەو وڵاتە دەفەوتێ،
چێ وا دەکا کە ئینسانێکی خۆفرۆش نەبێ و ئینسانێکی نیشتیمان پەروەر و بنیاد نەبی فێربوونی زانستە شەرعیەکان فێربوون بە بیری قیامەت بۆیە زۆر زەرورە بەڕێزان هەر یەکێک لە ئێمە لەم سەردەمەدا هەوڵ بدا ڕۆژانە بابەتێکی شەرعی بۆ خۆی فێر بێ ئەوەش زۆر ئاسانە ئێستا هەر یەکێک لە بەڕێستان کە دانیشتون بیسەران و بینەرانیان وتارە الحەمدولله هەموو خەڵک خوێندەواری هەیە ئەگەر زانستەکە بە پێی عەرەبی ناتوانانی بخوێنێەوە چێ هەیە نەزانێت کوردی بخوێنێتەوە هەتا نە چەند زمانێکیش دەزانێت چێ هەیە لە ماڵەکانە تەفسیری قورئان بە کوردی نەبێ کتێبەکانی شریعەتی ئیسلام هەروانەی مامۆستا عەبدوڵڵای هەرتەلی ئەوانە لە فقهی شافعیدا کتیفان ئینسان چەند کتێبێک لەوانە بخوێنێتەوە بۆ خۆی مەلایەکە لە ماڵەکەی خۆیدا ئەوەندە بەڕوونی ڕەحمەتی خوای لێ بنووسیونی هەر یەکێک لێمە شافعیەکە بۆ خۆی لە ماڵی خۆیدا هەر کەس دەرسەکەت پێ نەڵێ کتێبەکانی دکتۆر عەلی محەممەد سەلاوی لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانەی مامۆستا عەبدولعەزیز پارەزانی کە هێستا من ڕێیم وایە ژیاننامەی پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه و سلم حەقی خۆی پێ نەدراوە هێستا سیرەی پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم بە کوردی و بە عەرەبی و بە هەر زمانێک دەڵێ هێشتا غەدری لێکراوە ئێستا وەکو چیرۆک دەجێڕدرێتەوە من چەندین سیرەی بەناوبانگم خوێندوێتەوە هێستا دڵم وایە سیرەی پێغەمبەر غەدری لێکراوە چونکە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نابێ حکایەت بێ نابێ کۆمەڵشتی تێدا بێ کە عەقڵ وەری ناگرێ ئەبێ پوختە و پاڵەفتەکراو بێ منهەجی ژیانی ئینسان بێ بۆ هەموو سەردەم و بۆ هەموو چین و توێژێک بەڵام لانی کەم تۆ سیرەیەک بخوێنەوە چەند کتێبێکی فقهی بخوێنەوە کە شارەزایی زەرور نییە تۆ پرسیار لە مامۆستای مزگەوت بکەی ئەرە سەرفترە چۆنە بە ڕۆژوو بم بە ڕۆژوو نەبم ئەوە بەخوێندنەوە یەک کتێبی فقهی شافعی اکتیفا دەکا بۆ تۆ ئەمەش وەکو جیهادی فی سەبیل الله وایە بۆ تۆ دا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لە صحیح بوخاری و مسلم من یرید الله به خیرا یفقهه فی الدین هەر کەسێ خوای گەورە خێری بەنسیب بکا و خوا خۆشی بوێ یفقهه فقه چییە شارەزای دەکات لە دیندا شارەزایی ئەوەیە ئەو عیلمەی فێری دەبی کاری پێ دەکەی عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ کەیف بکم ئیذا کەثر قوڕاؤکم وقل فقهاؤکم زمانێک دێ بەسەر ئێوەدا خوێندەوارەکانتان زۆرن بەڵام فەقیهەکانتان کەمن واتە خەڵکانێک هەیە بە چەندین مجەلەد کتێبی لەبەرە چەندین مەتنی لەبەرە بەڵام کەمن ئەوانەی ئەوەی دەیزانن کاری پێ دەکەن بۆیە عولەمای قەدیمی ئێمە مامۆستا ئاینەکانی ئێمە مەلا باشەکانی ئێمە بۆیە عیلمەکان ئەوەندە پڕبەرەکەت بوو ئەوەی دایان خوێن کاریان پێ دەکرد ئێستا من بەسەراتێکی واقعی عەرزی جەنابتان دەکەم مەلایەکی بەناوبانگ لە کوردستانە هەبووە ناوی مەلا محەممەدی دڵگەیی بووە مامۆستا محەممەدی دڵگەی هەبوو لەم شارەدا خەڵکی لێ ڕانیە بوو ئەوە باوکی ئەو بووە ئەویش هەر مەلا محەممەدی دڵگەیی بووە پیاوێکی زۆر بۆ خوا سوحا بوو مامۆستا محەممەدی دڵگەی ئێستاش لە ژیان ناماوە مەسافەیەک لە هەولێر دەژێ ئێستا لە ڕانیە دەژێ و خاتەمەنی پڕبارەکەت کات چۆ دەتەمەنەوە پیاوێکی تێکۆشەر چاونەترس خەتیبێکی بارز دژایەتی بەعسی زۆر کرد چەند ساڵ گیرا دەربەدەر کرا ئینسانێکی بەڕێز ئینسانێکی وتاربێژی سەرکەوتوو باوکی ئەویش هەر ناوی مەلا محەممەد بووە ئەی بۆ ئەمیش ناوی مەلا محەممەدە ئەو باوکی وەلیەکی خوا بووە مامۆستای دڵگەی ئێستا کە لە ژیاندایە کوڕی ئەو مامۆستا مەلا محەممەدی دڵگەی یەکەمە لەسکی دایکیا دەبێت 6 مانگ دەبێت حەملەکەی دایکی باوکی ڕۆژێک بە دایکی دەڵێ من ئەم مناڵە لە باوەش ناگرم بەبێەوەی نەخۆش بە هیچ شتێک بێت ئەڵە ئەم مناڵە لە دایک دەبێت و من لە باوەشی ناگرم بەداخەوە ناتوانم علومی شەرعی پێ بڵێم بەڵام ئەوەی بۆ منی دەمێنێتەوە ناوەکەی خۆمم پێشکەش کرد کە لە دایک بوونی ناوی بنێم محەممەد سبحان الله هەر ئەو ڕۆژە مامۆستا دەمرێ ینی هەر ئەوە یەک بەرچاوڕوونیە ئیلهامێکە کە ئینسان دێتە بەرچاویەوە ئەم مناڵی کە لەسکی تۆدا بەخێزانم من بەچاو نایبینم وناتوانم علومی شرعی پێ بڵێم ئەوەی بۆ منی دەمێنێتەوە بە ناوی خۆمیەوەکەن ها محەممەدی کوڕی محەممەد هەردووچیان محەممەد مەلا محەممەدی دڵگەی ئەو پیاوە لە ساڵی 1965 لەدایک بووە لە 1935 کۆچی دوایی کردووە لە گەرمکانی پشدەر لە قەڵازێ مەلا بووە کابرایەکی شەبووە لە شاری قەڵازێ حاجی میرزا عەبدوڵڵای ناو بووە زۆر دۆستی مامۆستا مەلا محەممەدی دڵگەی یەکەم بووە کە لە گەرمکانی پشدەر مەلا بووە مدەڕیس بۆ حوجرەی فەقیهی گەورەی هەبووە هەموو جار بە مامۆستای دڵگەیی یەکەم دەڵێ ئەم حاجی میرزا عەبدوڵڵایە دەڵێ مامۆستا تخواگە هاتی بۆ قەڵازێ تخوا مەچۆ ماڵی کەس هەر بۆ بەرەکەت وەکرد وەرە ماڵی ئێمە شەو من لە خزمەتتا بم ئەویش دەڵێ باشە دۆستایەتیەکی بەهێزیان دەبێت شەوێکیان حاجی میرزا عەبدوڵڵا دەمە و نزیکی بانگی بەیان بۆ شەو نوێژ دەچێت بۆ مزگەوت سێ دەکا فتیلەی مزگەوت فانوەسەکە هەڵکراوە پێی سێرە دەبێت چێ بێ لەم شەوەدا چۆتە مزگەوت کە سێ دەکا مامۆستا مەلا محەممەدی دڵگەییە ئەڵە مامۆستا تۆ ئەم شەو لێرە بووی دەڵێ ڕۆڵا لە ئێوارەوە نوێژی عیشام لە گەرمکان کرد و بە پێ هاتووم بۆ قەڵازێ دەڵێ قوربان بۆ لە مزگەوت ماویتەوە ئەی بۆ نهاتی بۆ ماڵی ئێمە وەڵڵی پێم ناخۆشە ئەویش دەڵێ وەڵڵی من نهاتم بەسەردان هاتم ئیشم بە کتێبێک بوو بەیانی دەرسی فەقێم هەیە کتێبەکەشم نییە
ئەو کتێبە لەم حجرەی لەم مزگەوتە دەست دەکەوێت هاتووم ئەم شەو لە ئێوارە و مطالعەی ئەو کتێبە دەکەم بۆی دەرسی بەیانی فەقێکانم پێ ئامادەکەم حاجی میرزا عەبدوڵڵا لەجا قوربان بۆ ئەوەندە عەزێت کێشە تۆ هەر کاغەزێکت بنووسیایە بگوتایە فڵان کتێب لە تاقەی مزگەوتە من یەکسەر بە پیاوێکا بۆم دەناردی تۆ لە ئێوارەوە بە پێ هاتووی نەخەوتووی بەیانی بچەوە دەرست هەیە ئەویش دەڵێ وەڵا کاک حاجی لە تۆم ڕادەبینی دەزانم جەنابەت کاری وات دەکرد بەڵام ئەم کتێبە سێی بەرگەکەی کە لێ نووسراوە ئەم کتێبە وەقفی مزگەوتی گەورەی قەڵاتزەیە بۆ کەس نێبی باتە دەرەوە بەخۆمم ڕەوان نەبینی کتێبی مزگەوتەکە بەرمە دەرەوە سبحان الله ئەو هەموو ڕێگای بڕیوە لەبەر یەک حکمی شەرعی چونکە لە فقهی شەرعیدا خوێندوویەتی وەقف نابێ بچێتە دەرەوەی مزگەوت جورئەتی ئەوەی نەکردو نە کتێبەکە بۆ خۆی بێ هەر لە مزگەوتا لە دەرەوە تەماشایکە ئەو هەموو ڕێگایی لە گوندەوە بڕیەوە بۆ شارێک بۆی دەرسی فەقەکەی تەماشاکە و کتێبەکە نەباتە دەرەوەی مزگەوت بۆیە کاتێکە ئەو علومە شەرعیانیان دەکوتەوە ئینسانەکان ئەوەندە بەهرەمەند دەبوون چەند فەقی مزگەوت بە 2-3 ساڵ بەقەدر تەلەبێکی کولەی شەریعی ئێستای دەزانی چونکە ئەو کەسەی دەرسەکەی پێدەکوتەوە زۆر بە جوانی پێدەگوت بۆیە زانستە شەرعیەکان و علومی شەرعیش بەڕێزان دەبێت تەنها لە پێناوی خوادا بخوێندرێ نابێ بۆ پارە و پوڵ بێ نابێ بۆ مەبەستێکی دنیایی بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەی کە ئیمام ئەبوو داود ڕیواەتی کردووە شێخ ئەلبانی لە صحیحی جامیع فەرموویەتی صحیحە دەفەرمێ من تعلم علما مما يبتغى به وجه الله عز وجل هەر کەسێ علومێکی شەرعی فێر بێ لەو زانستانەی کە بەس دەبێ لەبەر خوا بخوێندرێ بەڵام لا يتعلمه إلا ليصيب به عرضا من الدنيا ئەم کە ئەم علومە شەرعی دەخوێنێ لە نێتی دڵی خۆیدا ئەڵێ کوڕە بەخوا مەبەستمەوە نییە قیامەتمی پێ ئاوەدان بێ دنیای پێ بەدەست دێنم دەبمە مەلایەک و نانی باش دەخۆم و پارەی باش وەردەگرم و مەنسەبێکی پێ بەدەست دێنم و حرمەتێک لەناو خەڵکا پەیدا دەکەم پەنا بەخوا ئەم کەسە ئەمەی لە نێتی دڵایە پێغەمبەر دەفەرمێت لەم یەجد عرف الجنة يوم القيامة يعني ريحها بۆنی بەهەشت ناکا لە قیامەتە ئەو کەسە چونکە زانستی شەرعی فێر بوو بەڵام مەبەستی ڕەزامەندی خوا نەبوو بۆیە دەکرێت ئینسان مهندیس بێ دکتۆر بێ محامی بێ بۆ تەماحی دنیا و پارە و پوڵ بخوێنێ حەقی خۆیەتی خواگەن نێتەکەشی خاوێن بێ لەگەڵ خوادا خزمەتیش پێ بکە خوێندنەکەشی بە پاداش بۆ دەنووسرێ بەڵام علومی شەرعی بۆ پارە و بۆ پارو بە هیچ شێوەیەک نابێ بخوێندرێ ئەو کەسەی علومی شەرعی دەخوێنێ خالیس مەبەستی ئەوە بێ لە دینەکەت شارەزا بێ و لە پێناوی ڕەزامەندی خوادا بڵاوی کاتەوە کوردی مسلمانی ئێمە بە حەق کوڕەکانیان وەقف کردو ببنە مەلا ببنە خزمەتکاری مزگەوت مامۆستا محەممەد عەلی قەرەداغی لە پێشەکی کتێبی ئیقتیران و نەیڕین لە بەرگی یەکەما دەفەرمێ منداڵ بووم لە تەکشەی قەرەداغ مناڵ بووم و دەستم شکا دایکم ناوی ئامینە بوو بردمی بۆ لای جەڕاحێکی دەیەکەمان ناوی کاک عەبدولکەریم بوو وتی کاک عەبدولکەریم محەممەد دەستی شکاوە تکایە دەستی بۆ هەڵبەستەوە بەڵام بە قوربان بم دەستی بەلاری بۆ هەڵبەستەوە باڕێک نەبێ ئەمە قسەیەکی سەیرە دایکێک بە قوربانی جەڕاح بێ کوڕەکەی دەستی ڕاست نەبێتەوە ئەوژوتی دایکە ئامینە بۆ هەموو خەڵک دەڵێ بە قوربان بم تخوا وریا بە دەستی لار نەبێ بە جوانی بیخەوە شوێنی خۆی تۆ دەڵیت خوای بەڵکو تۆزە دەستی لار بێ و ڕێک نەبێ وتی وەڵڵا کاکە عەبدولکەریم مەبەستم ئەوەیە محەممەد ئەگە بێت و دەستی لار بێ کەسابەتی پێ ناکرێت ئیشی پێ ناکرێت ناچار دەبێت مل بداتە خوێندنی شەرعی و بێتە مەلایەک و منیش دوعایەکی خێرم بۆ بێ ئەگە دەستی ڕێک بێ دەترسم تەماحی کەسابەت بیگرێ و بانی نەخوێنێ ئەم نێتە گەورە سبحان الله دەڵێ دەستی گرتمەوانە کابرا وتی وەڵا من گوێ نادەم قسەی تۆ من ئیشی خۆم تێک نادەم دەست دەبێ هەر ڕاست بێ ئینشەڵڵا هەر دەخوێنێ دەستی بە هەموو جوودی خۆی گرتمەوە کە دەستی کردمەوانە سێکم بەلاری گرتوێتیەوە دیسانەوە دەستی شکاندمەوە ئەم جارە هەموو جوهدی خۆی بەکارهێناوە دیسان هەر دەستم ڕاست بێ لێ کردەوە دەستم هەر خوار بوو ئێستاش مامۆستا لە ژیاندا و دەستی هەر خوارە ئاواتی دایشی هاتە جێ وتی با کەسابەتی پێ نەکرێ بەڵکو خوای گەورە ڕەحمکە علومە شەرعیەکان بخوێنێ و ئەو زانە گەورەی لێ دەرچوو کە تەفسیری ناوی مامۆستا عەبدولکەریم مدەڕیس و چەندین تەلیفاتی تر بەدەستی مبارەکی مامۆستا محەممەد عەلی قەرەداغی نووسراونەوە خەڵکی دڵسۆزی لادێ و شارەکانی قەدیم پارۆنانەکەیان لەگەڵ فەقێی مزگەوتا بەش دەکرد ڕاتفەی فەقێ هەموو 20مانە ئەوانە دەیانگوت لەبەرەوەی ئەمانە علومی شەرعی دەخوێنن بەڵکو خوای گەورە ڕەحم بە ئێمەش بکا و بەرەکات بخاتە ماڵمانەوە هەندێ ئاغای بەڕێزی شەبوون لە پشدەر و لە زۆر شوێنە شێخانی وەکو شێخ عەلادینی بیارە لە بیارە و هەورامان و ئەوانە چەندین مەدرسەی فەقێ لەسەر حیسابی ئەوان خوێندویانە فەقێی جاران زەحمەتی زۆریان چێشتووە بۆ ئەوەی علومە شەرعیەکان فێر بن ئەم بابەتە دەکەین بە بەرنامەیەکی ڕوونتر بۆ ئەو تەلەبانێکی ئێستا لە کولیەکاندان لە داخیلیەکاندان زۆر جار ژیانتان ناڕەحەت دەبێت مامۆستایانی بەڕێزی ئێمە کە علومە شەرعیەکان فێربوون و زانستیان وەرگرتووە مەینەتی زۆریان چێشتووە ئەمجا ئەم زانە گەورەیان لێ دەرچووە مامۆستا مەلا عەبدوڵڵای چورستانی دەفەرمێ
زۆر لە فەقیهەتی و علومی شەرعیدا نەهامەتی زۆرم چەشتووە دەڵێن لە لەیلان جارێکیان چوومە لەیلان ناحەی لەیلان مەلایەکی زۆر باش مەلای لێبوو مدەڕیسێکی زۆر گەورە بوو دەرسم لا خوێن ئەوەندە دەرسەکەی شیرین بوو وتم مامۆستا شەو لەکوێ بمێنمەوە وتی وەڵڵاهی ئەم ژوورەی هەیە مزگەوت ئەویش دەڵێن جنۆکەی تێدایە فەقێ ناوێت ئیداری تێدا بکە هەرچی لەوێدا بێ فەقێ شێت بووە بیرم دەکردەوە لەوێ بم و شێت بم یان مامۆستا بەجێ بێڵم لە خۆشەویستی دەرسەکە و جوان دەرزوتنەوەی مامۆستادا وتم وەڵڵاهی شێتیش بم بەجێ نایەڵم مامەوە لە ژوورەکەی لای مزگەوتە بە تەنها هیچ ڕەفیقێکم نەبوو هەر تەقەیەک دەهاتووم دەزانی جنۆکە پەلامارم دەدا هەموو چرکەیەک هەموو جریوەیەکم لێ دەبوو بەینێک بەڵام هەر قبوڵم کرد بەس بۆ ئەوەی دەرسەکانم لەدەست نەچێت بە هەموو شێوەیەک خێرا قارتەیەکم هەڵدەکە ڕووناک دەبەوە نەخێ هیچ جنۆکە دیار نییە دیارەوانی پێش من هەر وەهمیان هەبووە ئەڵێن لە پشدەرادام خوێن مامۆستا عەبدوڵڵای چروستانی دەڵێن لەبەر ئەوەندە هەژار بووم ئەوەندە بێ پۆشاک و بەرێک بووم وەڵڵاهی ساڵێک زیاتر تاشێک پێڵاوم کڵاش بوو تاشێکم پاتەی لاسیک بوو یەکیانم دۆزی بەوە لە شوێنەکە کڵاشی کابرایەک بۆ فڕێدا بوو یەک تاکیان ئەوەی تریشیان پاتەی لاستیک بوو دان یەک دانە ساڵ من پێڵاوەکانم لە یەک نەبوو یەکیان کڵاش بوو یەکیان پاتە بوو ڕۆژێ بە دەوڵەمەندێک کتێوە بۆ وای کوتم وەڵڵاهی لەبەر بێپارەی بەڵکوتم جووتێ پێڵاوم بۆ بکڕێ ئەویش بۆی نەکڕیم بەڵام دەرسەکەم هەر بەجێ نەهێشت هەر ئامادە بووم قبوڵی بکەم بۆ ئەوەی زانستە شەرعیەکان فێر بم حاجی قادری کۆیی بۆ مامۆستا عەبدوڵڵای جەلیزادە باوکی مەلا محەممەدی گەورەی کۆی شیعرێک نووسیوە ڕەم بە جەناوتان بیسپێتان حاجی قادر و مەلا عەبدوڵڵای جەلیزادە باوکی مەلا محەممەدی جەلیزادە بە یەکەوە فەقێ بوون جاکاتی کاغەزەکەی بۆ دەنووسێت دەڵێ بەیادت دێ کە هەردووکمان فەقێ بوون چووینە باڵک بە پێخواسی نەکەوشن بوو نەکاڵک باڵک لەو لای مەریوان و ئەوانەوەیە ئەڵێ مەلا عەبدوڵڵا بەبیرت دێ بەیادت دێ کە هەردووکمان فەقێ بووین چووینە باڵک بە پێخواسی نەکەوشن بوو نەکاڵک ئەو ساڵت بەبیر دێ کە بۆ فەقێیاتی چووینە باڵک لێرەوە لە منتیقەی کۆیەوە ڕۆیشتین هەردووکمان هەتا چوینەوێ پێڵاومان لە پێدا نەبوو کەوشمان نەبوو کاڵک واتە وەکو گۆرەوی وابوو نە گۆرەویمان لە پێدا بوو نە پێڵاومان لە پێدا بوو بە پێخواسی ئەو هەموو مەسافەیەمان بڕی بۆ یەک مەبەستی دنیایش نەبوو بەس بۆ فێربوونی علومی شەرعی بوو لەبەر ئەوەی مەلایەکی گەورە لە باڵەکە دەرسی وتوێتەوە ئێمە زۆر جا قوتابیەکانمان خوێندکارەکانمان لە کۆلێجەکاندا لە پەیمانگاکاندا ئەلحەمدوللا ئەوەشیان نەبینیوە ناڕەحەتێکی زۆر دەردەبڕن زۆر خۆیان بە مەغدور دەزانن بەڵام ئەم زانستە پڕ بەرەکەتە لەوەدا دەرسی وەرگرتووە پرۆفیسۆر مستەفا زەڵمی مامۆستا مەلا مستەفای زەڵمی باسێکی خۆیمان بۆ دەکات لە پێناوی علومی شەرعیدا چمەینەتێکی پێشتۆ بەڵام هەر قبوڵی کردووە ئەڵێ لە دەدەگای ئێرامی لای مەریوان بۆم سەر بە ناحی مەریوان دەیەکێت دەداگا ئێستاش ماوە ئاوەدانەش کرد دەڵێ مامۆستا مەلا قادرێکی لێبوو لەگەڵ کەسێکی تر فەقێیەکی ترا چوین بۆ خزمەتی ئەو فەقێش ناوی مەلا عەبدوڕەحمان بوو گەلەمبێوی بورهان و حاشەی پێنجوونی و قەرەداغی پێدەکوتینەوە دەرسەکەی ئەوەندە خۆش بوو لە پێنجوونی باشتر پێنجوێنەکانی علومی مەنتیقی دەوتەوە گرانی بوو جەنگی جیهانی بوو جیهانی دووەم بوو مامۆستا وتی ئەم فەقێ لەم چەند ساڵە لێرەدا لەبەر گرانی و ئەوانە نەماوە بەڵام ئەگە ئێوە ڕازی بن لەبەرەوەی فەقی باشن زیرەکن حجرەی مزگەوتمان نییە مزگەوتەکە بەتانیەک بێنن لە سوچێکەوە دای ببڕن بیکەن بە شوێنی مانەوەی خۆتان مزگەوتیش بۆ خۆی دیوارەکانی پانە و گەرمە زستان بوو کوڕێکی مامۆستا لەگەڵ ئەو فەقی عەبدوڕەحماندا کە تەمەنی دڵ لە من کەمتر بوو 200 ماڵ بوو دەیەکە 200 ماڵ گەڕان بۆ نانی ئەو دوو فەقێ هاتنەوە 8 کولێرەیان هێنابوو لە 200 ماڵە ئەو 8 کولێرەیەش ئەوەی کە گەنم و جۆبێ تێیدا نەبوو باقی هەمووی تۆوی گەسک و پاقلە و هەرزن و ئەوانە بوو وەکو قڕوا بوو کە دەمان خوارد شەوانەش کێچ و ئەسپێ لە ناو مزگەوتە کراسەکەمان دەخستە ناو ئاگردانی مزگەوتە وەکو هین دەتەقیەوە ئەوەندەم ئەسپێ و کێچ بە لەشمان هەڵدەگەڕا هەموو شەوێک دەمگوت بەیانی ئەم دەیە بەجێ دێڵم نە ئەم نانم هیچ کە پێدەخورێ نە ئەم ئازاری ئەسپێ و کێچە قبوڵ دەکەم بەیانی کە دەچوومە لای مامۆستا ئەوەندە بە جوانی دەرسەکەی پێدەکوتم دیسان پەشیمان دەبوومەوە لە ڕۆیشتن 3 مانگ ئاوا خوێندمان دوای 3 مانگ من یەک پەنەباتم دەستکەوت یعنی وەکو بڵێ 20 فلس شتێکیەوە 2 هێلکەمان پێکڕی چنگی ئاردمان لە ماڵێک وەرگرت لە مەنجەڵێکە ئاو هێلکە و ئاردەکەمان تێکەڵاو کرد لە گۆشتی کەو خۆشتر بوو خواردمان لە سکمانە وەکو بەردی لێ هات چونکە دەمێک بخواردنی باشمان نەخوارد بوو ئەوەندە ناڕەحەت بووم 3 ڕۆژ نەمتوانی لێ جێگادا هەستم دوای ئەوە ساڵی 1942 بوو بە دزیەوە مامۆستامان بەجێشتمان ئیزنمان نادا بەڵام ئێمە ئاوا دەمرین چووینە مەریوان دواتر چووینە بانە چووینە دارۆخان
مامۆستا پرۆفیسۆر مستەفا زەڵمی دەڵێت چووینە ماڵێک برنج بە شیریان لێ نابوو. برنج بە شیرەکەم ئەوەندە پێخۆش بوو دەستم بەرز کردەوە بۆ لای خواوتم خوایە نەمکوژی تا ئەو ڕۆژە دەبینم ژن و ماڵێک پێکەوە دەنێم و تێرسکی خۆم تێرشری برنج دەخۆم. بەس ئەو ئاواتەم پاتایجێ. یعنی ئەمە هەموو ئەم مەینەتیانە لە پێناوی چیدا؟ لە پێناوی فێربوونی زانستە شەرعیەکاندا. دوای ئەو کەڵە پیاوانەشیان لێ دەرچوو کە جیهانی ئیسلامی بە قەڵەمەکانیان ڕۆشن بووەوە، بەرهەمەکانیان ئێستا لە کۆلێجەکاندا لە زانستە گەورەکاندا دەخوێندرێ. مامۆستای حوجرە کە فەقێ گەورە دەبوو بە مستەعید وەختی ئیجازەی مەلایەتی دەهات دوو شتی فێر دەکرد جگە لە عیلمەکە. یەکەم دینداری و ئیلتیزامەت بە علومی بە مزگەوتەوە، دووەم فەنی ئیدارەی مزگەوت. ئیجازەی نەیەدا تا ئەم دوارە فێر نەبێ. مامۆستا مەلا محەممەدی عەلیاوایی دەڵێت ساڵی 1943 بوو، مامۆستایەکی مزگەوت مستەعیدی هەبوو. مستەعید واتە کە خەریکە دەبێ بە مەلا. پێی وتبوون هەر کەسێ لە سەفی جەماعەتە کە من ئاوڕم داوتم ئیستەوە تەسیل و لە سەفی جەماعەتە نەبێت دەری دەکەم لە مزگەوت. ڕۆژێکێ لەو فەقیانە کە خەری دەبوو بە مەلا، مامۆستا بینی لە سەفی مزگەوتانیە، لە سەفی یەکەمی جەماعەتانیە، کە لێ بۆوانە وتی کاکە بڕۆ حوجرەکە بەجێ ئەو دەرست پێ ناڵم. وتی ئاخە مامۆستا بۆ؟ وتی من کەوتم ئیستەوە تەسیل و ڕوانیم تۆ لە سەفی مزگەوتان نەبووی، لە نوێژەکەیان نەبووی، لە سەفی یەکەمە. وتی بەخوا مامۆستا هاتم بەشداری نوێژەکەم کرد، بەڵام من یەک تۆز بەهۆی دەستنوێژەوە تاخیر بووم کە تۆ نێتت دابەز نوێژەکەت دابەز من لە سەفی دووەم و سێما بووم. مستەعیدەکانی تر شاهیدیان بۆ دا. مامۆستا وتی من ئەوە نازانم، کەوتم ئیستەوە تەسیل و تۆ لە سەفی یەکەمان نەبووی، ئەبێ بڕۆی. ئاخری چی پاڕێوە دەری کرد. مامۆستا مەلا محەممەدی عەلیاوایی دەڵێت دوای ئەو مەلایە ناسە بە مەلای ئیستەوە تەسیل و هەتاوان نەکوتە لە هیچ شوێنە نەدەناسرایەوە، لەسەر ئیستەوە تەسیل و دەرکرابوو، چونکە لەو کاتە لە جەماعەتان نەبوو ناسرا بە مەلا فڵان کەسی ئیستەوە تەسیل و هەتا مر لە کۆڵی نەبووەوە. دووەمیان علومی ئیدارە. مامۆستای ئیجازە دەر مامۆستا هەموو علومەکانیشی بخوێندا، ئەگەر نەیزانیە ئیدارەی مزگەوت و گەڕەکەکە و شار و گوندەکە بدا ئیجازەیان نەدەدایە. ئەڵە فەقێکی زۆر زیرەکە بوو، چۆ خزمەت مامۆستا وتی هەموو علومەکانی مەلایەتیم خوێندووە، وتی ئیجازەت نادەمێ چونکە فەنی ئیدارە نەخوێندووە. وتی مامۆستا نامەوێ بۆ خۆم دوایی فێر دەبم ژیان فێرم دەکا. وتی باوەڕکە نابێ. بەس زۆر ئیجازەی لە مامۆستا نەیتوانی وەرگێ و مامۆستا وتی کەیفی خۆتە. وتی وا بۆ خۆم دەچم بم بە مەلا. چوە دەیەکەوە بوو بە میوان. مامۆستای ئەو مزگەوتە 30 ساڵ بوو مەلا بوو لەوێ، بەڵام هیچی نەدەزانی، بەس کەس لەوی زاناتر نەبوو. ئەم کە هەموو علومەکانی بە جوانی خوێن بوو، چوو بۆ لای دانیش کە لە خوتبە دانیش ئەوە بەس خوتبە نییە، هەمووی غەڵەتە. هەستا وقتی خەڵکینە ئەوە کەی مەلایە، ئەوە چەند ساڵ لێ لەوتی وڵا 30 ساڵەوتی هەمووی پێکتون غەڵەتە، من مەلایەتیم هەمووی تەواو کردەوەی چی ڕاز نییە. مامۆستاکەش کتێرە خەڵکینە من 30 ساڵە قسەی خرافم پێکتون کتیان نەوەڵا. کوتی دەوە شەیتان هاتۆتە مزگەوتەوە، هەموو لەشیان شکان تی ئەو شەیتانە لێیدەن. وڵا گەڕایەوە خزمەت مامۆستا وتی بۆ خۆی مامۆستا ڕاست دەکەی علومی ئیدارەم نەخوێن بوو، هەموو عیلمەکەم فریام نەکەوت و هەموو شیل کوتیان کردم. تی ڕۆڵە دانیشە 6 مانگ علومی ئیدارەش بخوێنە. دەڵێ ئەمجا عیلمی ئیدارەی خوێن چۆن لەگەڵ نەیارەکان تا ئیدارە دەکەی. ڕۆیشتەوە چۆ هەمان مزگەوت بە لیباسێکی نوێ و بە شێوازێکی نوێ و شکڵی گۆڕابوو. چۆنێ بە کتابرایەکی تەنیشتی ود وەختی جومعە بوو، وتی جەنابیش قوتبی تەریقەت ئەمشەو هاتۆتە خەونم. وتی ئێ؟ وتی وتوێتی هەر کەسێک ڕیشی ئەو مامۆستای یەک تاڵی لێ هەڵکەنێ لە سمێڵی بێ و لە ڕیشی بێ لە قیامەتە من لەگەڵ خۆم دەی بەمە بەهەشتەوە. بەوەی تەنیشتیشی ود. ئەو دێژ ئەهلی شێخی تەریقەتێکی گەورە بوون، زۆری ئەعتیقادیان بەو شێخە هەبوو. وتی قوتبی تەریقەت ئەمشەو لە خەوما پێوتم ئەو پیاوە ئەولیای خوایە بۆ بەهەشتی خوام وێک لە ڕیشی دەربێنن. وڵا کە لە جومعە تەوا بوو تێگڕای خەڵکەکە پەلاماریاندا هەرچی کوتیان مەکەم کوتیان بۆ قیامەت وێکمان دەوێت، هەموو سەر و ڕیشیان دەرێنە. وتی ئاوا لێ دەکەم، تۆڵەکردنەوە ئاوا دەبێت. بەو شێوەیە ئەمەیان فەنی ئیدارە بوو. وتی مامۆستا ڕاستت کرد، بە هەموو عیلمەکە خۆم بە تێڵداندا، بەڵام بەو فەنی ئیدارە تۆڵی خۆم کردەوە. حجرەی فەقیهانی جاران شێوەی دەرس خوێندنەکەی زۆر گرنگ بووە. ئێستا لە ئەوروپا وا لە کوردستانیشە مەکتەبە ئەهلیەکان ئەویان تێدا هاتۆ دەجێ. یەک مامۆستا دەرسەکانی هەموو بە فەقێ دەوت. ئێستا لە مەکتەبە ئینگلیزیەکاندا لە ئەوروپاش ئەو سیستەمە داهاتوو، یەک مامۆستا هەموو بنچینەکانی دەرس بە یەک تەلەبە دەڵێتەوە، بە پۆلێک دەڵێتەوە. جاری دووەم پۆلی دووەم پۆلی سێم پۆلی چوارەم لە سەرەتاییەوە دەڕوا لەگەڵ یا هەر یەک مامۆستایە. هەم خۆشەویستی لە بینی تەلەبە و مامۆستاکەدا دروست دەبێت، هەم شێوازی دەرزوتنەکە تەسیری دەبێت. یعنی ئەوەی جاران لە حوجرەکانی ئێمەدا دەخوێندران ئێستا ئەوروپا تەطبیقی دەکات و ئێستا لە کوردستانی خۆمان لە جارشکە کاری پێ دەکرێتەوە. حوجرەی فەقێ هەموو سێشەمە و پێنجشەممە جومعانێ و پشووی بووە. ئێستاش لە مەدرسە پێشکەوتەکانی جیهان و لە کوردستانی خۆشماندا یاریکردن پشودان لە ڕۆژەکاندا
گرنگی تەواوی پێدەدرێت بۆ ئەوەی مێشکی خوێندکار ئاسوودە بێ و ئامادە بێ بۆ وەرگرتنی ڕۆژەکانی داهاتوو. ئەمە بابەتێک بوو لەسەر فێربوونی زانستە شەرعیەکان لە کۆن و لە نوێدا. خی گەورە زانستمان پێ بەخشێ و کاری پێ بکەین. وصلی الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.